کاکەی پامنێری ئەناتی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت. ڕێبوار سڵاو لێبێ، ئەگەر دوایین هەواڵ و زانیاریمان بێتێ لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانایە هیچ ئامادەکاریە کراوە کاتژمێر 11 پەرلەمانتاران ئامادەی ئەم دانیشتنابن؟ بەڵێ سڵاوتان لێبێتن. وەک دیارەکە لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستاندا هاتووە کە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان هەموار دەکرێتەوە و بەو هەموارەش دەبێتە هەشتمین هەمواری ئەم پەیڕەوە کە لە ساڵانی ڕابردوو بەشێک یاخود چەند بڕگەیەک لەو پەیڕەوە هەموار کراوەتەوە، بەڵام ئەم جارە کۆی گشتی ئەم پەیڕەوە هەموار دەکرێتەوە و وەکەوەی ئێمە بینیمان لە هەموو فراکسیۆنەکان زۆربەی ئەندامانی پەرلەمانی کوردستان هاتوون و بەشێکشیان تا ئێستا نەگەیشتونەتە تەلاری پەرلەمانی کوردستان. وەکو پێش هەموو دانیشتنەکانی کە لە ماوەی ڕابردووشدا ئەنجام براوە پێش وەخت دەستەی سەرۆکاتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کۆ دەبنەوە و گفتوگۆ دەکەن لەسەر دانیشتنەکەیان و دواتر کاتژمێر 11 ئەندامانی پەرلەمان دەستەنەوە هۆڵی دانیشتنەکان و لێەوە دەست بە دانیشتەکە دەکرێت و گفتوگۆ لەسەر بڕگە و مادەکان دەکرێتن. لە ماوەی ڕابردوودا زۆر جار قسە هەبوو لەسەر ئەوەی کە لە ئێستادا پێویست نییە بۆی کە ئەم پەیڕەوە هەموار بکرێتەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی کە ئێستا بەرکارە. دیارە ئەگەر بێت و گفتوگۆ لەسەر پرۆژە یاسایەک یاخود بابەتێک بکرێتن دەبێت تاکو ئەو بابەتە یاخود ئەو پرۆژە یاسایە تەواو نەبێت ناکرێت بکرێت بچنە سەر پرۆژە یاسای تر یاخود گفتوگۆ لەسەر خاڵی تر یان بابەتی تر بکەن. دیارە ئەوەش نیگرانی بەشێک لە لایەنەکان یاخود بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانی لێکەوتووەوە لە ماوەی ڕابردوو بۆی کە لە ئێستادا پێویست ناکە یاخود لە ئێستادا پێویستە ئەو پرسانەی کە هەیە ئەوان چارەسەر بکرێن، وەکو بۆ نمونە پرسی سەرۆکایەتی هەرێم کە لە دەستپێکی خولی پاییزەشدا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەوەی ڕاگەیاند کە پرسی سەرۆکایەتی پێویستە لە پەرلەمانی کوردستانەوە چارەسەر بکرێتن. تا ئێستا دانیشتنەکە دەستی پێ نەکردووە وەوە بڕیارەکە کاتژمێر 11 دەست پێ ئەوەش وەک دەبینین کە جەعفەری مەلیکی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستانەکە هات دەچن بۆ شوێنی خۆیان و دواتر لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان پێش کاتژمێر 11 کۆ دەبنەوە. دوای ئەوە کاتژمێر 11 ئەندامانی پەرلەمانی کوردستان دەستنا هۆڵی کۆبنەوەکە و کۆبنەوەکە دەست پێ دەکات. لێستادا سەرۆکی فراکسیۆنەکان ئامادە بوون هەمویان یاخود هێشتا زووە بۆ ئامادەبوونیان و کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان؟ بەڵێ من دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە ئێستادا دیارە کونسڵی گشتی وڵاتی ئەڵمانیا لە پەرلەمانی کوردستانە لەگەڵ سەرۆکی پەرلەمان دانیشتن گفتوگۆ دەکەن بە پێو زانیارانە. دیارە سەرۆکی پەرلەمانی کوردستان سوپاس و دەستخۆش خۆیان ئاراستەی کونسڵ دەکەن بۆی کە لە ماوەی ڕابردوو چێ وەکو هاوپەیمانێتیشی نێودەوڵەتی یارمەتی یاخود هاوکاری هێزی پێشمەرگەیان داوە، چ وەکو ئەوەی کە لە ڕەوشی ئاوارەکان کە لە هەرێمی کوردستان یاخود لە وڵاتی ئەڵمانیا وەکو وڵاتی ئەڵمانیا هاوکاری ئاوارەکان یاخود ئەو کۆچبەرانەیان کردووە کە لە هەرێمی کوردستانیشەوە ڕوویان لە وڵاتی ئەڵمانیا کردووە. ئێستا ئەوان لەگەڵ کونسڵی گشتی ئەڵمانیا لە کۆبنەوەدان و لە گفتوگۆدان وەکەوەی کە ئەو پرسیاری ئاماژەت پێکە یاخود ئەو پرسیاری کە کردت سەرۆک فراکسیۆنەکان ئەوەی کە ئێمە بینیمان بەشێکی زۆریان هاتوون. دیارە تا ئێستا زووە نەبووتە ئەو کاتێک کە یاخود بڵێم هێشتا کاتژمێرێک ماوە بۆی کە دانیشتەکان زابدات کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان ئەگەر زۆری پێبچێ هەردە خولەشی پێدەچێەوە گفتوگۆ و یاخود ئەو بابەتانی کە هەیە لە نێوانیاندا ئەو شتانە تاوتێ دەکەن وە دواتریش کۆبنەوەکان کۆتایی پێدێت و دەستنا هۆڵی دانیشتەکانە بۆی کە دانیشتن دەست پێ بکات. بەڵێ ڕێبوار کاکەی پامنێری ئەناتی لە بەردەم بینایی پەرلەمانی کوردستان لە